بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش. ئەبوبەکری شێرزادەم لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیە و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ساڵەهەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیس قسە باسەکەین لەسەر اتفاقاتی حوتوی ڕابردوو بە تایبەت ئێتراز و ناڕەزایەتی مەعەلیمان. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم دەگەڕێمەوە لای ساڵهای سەرداریەکە دەنگی بنەبیسی بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕە عەبوو سڵاو هەیە بۆ خۆت و بۆ هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. سپاس بۆ تۆش. ساڵی سەرداری وەکو ئیشارەم کرد بۆ خۆت ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵگای ئێران بەهۆی ئێتراز و ناڕەزایەتی مەعەلیمانێکی لە داغترین اتفاقات و ئێترازاتی هەفتە بووە. حەزەکەم لە زبانی ئەوە سەبارەت بەم مەسەلە تەوزێ بۆ ئێمە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بدەیت کە ماجرا چییە و بە چۆ گەیشتووە. فەرموو. بەڵێ پێم وایە ئەم حرەکەتە و ئەم ئێترازاتە ئەوەنە مهم و ئەوەنە بەرچاو و ئەوەنە سەراسەری و بە جەمعیەتێکی زۆر بەرگوزار بووە کە تەقریبەن هەموو کەس بە جۆرێک ئاگادارە. ئەمە تەنیا فعالین معلمان و فعالین مەدەنی و ئەحزاب سیاسی و بنیامگەر سیاسی نین کە مەسەڵەن ئاگاداری ئەم وەزنە بەنظر من لەمە ئەترازەتە بە تایبەت کە لە هەفتەی ڕابردووە دەستی پێکردوە. ئەم هەفتە دوای ئەوە کە بەشێک زۆر لەو متالباتەوە بوویان معلمان بە هەر حاڵ جوای پێنەدراوە دەستیاندا و زیاتر لە 100 شار ئیمڕۆ لە ئێرانە سەحنەی ئەم ئەترازات و تەزاوراتە شورەنگیزانە بوو کە معلمین بەرگوزاریان کرد و ئەلعان نەتەنیا لە سەتحی ئێرانە بەڵکو لە سەتحی دنیا ڕەسانەهای بە تایبەت فارسی زوان و کوردی زوان و ئەوانە کە خارج لە ئێرانیشن هەموویان عەلا ڕەغمەوە بەعزێکیان حەز ناکەن وەلێ بە هەر حاڵ مەجبور بوون بڵاویان کەن و ئەوەنە ئەترازاتە بەربڵاو حەقخوازانە و بە جەمعیەتێکی زۆرە بەرگوزار بوو. تەسەوورکن مەسەڵەن ئەگەر لە ئاسمانی ئێرانەوە کەسێک تماشا بکە فیلم بگرێ عەکس بگرێ سەرتاسەری ئەو وڵاتە شارەکانی کوچە و کۆڵانی هەر شوێنێک تۆ تماشای لەکەی خەڵکێکی یەکجار زۆر و هاتوونسە مەیان ئێعترازەکەن متالبات خۆیان مەترحەکەن شعار ئەدەن داخوازەکانیان مەترحەکەن و بەشێک لە شارەکانە ئەبینی هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی بەرامبەریان وێساون و بە تایبەت لە تاران و لە شیراز لە تاران قرار بوو کە بچنە بەر مەجلیس ئەم ئەترازە بەرگوزارکەن بەڵام نەیان هێشت وەلێ خۆ ئەو معلمانەوە عەزمیان جەزب کردووە و هەموو کەس ئەیبینێەوە لە بەرچاوی ترسا و زەقی مەعمورین و مەسئولینی جمهوری ئیسلامیە نیشانیەدەن چ زەرفیەتێکی هەیە چونە ئەولاتر چونە چواخیابان ئەولاتر مەجلیس یا وەختێ حمڵیان پێکردن مەقاومەتیان کرد جوابیان دانەوە بەرحاڵ وەختە فیلمەکان بریان ئەبینێ کە مەسەڵەن ئەقەمنشینیەکەن بەهێز سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی گەرەکمە بێژم سەحنەی ئیمڕۆی جامعەی ئێران تواشاکەی سەحنەی بەرامبەرکێیەکی کۆمەڵانی زۆر لە معلمانی و حەقخوازی ئەو جامعەیە بەرامبەر بە هێزە سەرکوتگەرەکان جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامی واقعەن دەرەقەت نایەیتر یعنی وای لێ هاتووە مەسەڵەن ئەترسێ لەوە کە بچێتە بەرەوە زۆرتر مەسەڵەن سەرکوتکە ئەگەر هەفتەی ڕابردوو مەسەڵەن ڕەسوولی بۆداغیان گرت ئەوەنە ئەم هەفتە تا هەفتەی گوزەشتە تا ئیمڕۆ ئەمە کە دەبێ ڕەسوولی بەداغی ئازاد بێ مەجبور بوون ئازادیان کرد و ئەلعانیش ئەتوانێت چینە سەری کە بەحسی لێ بکەین کە متالباتیان چۆن بووە چۆن بەرگوزار بووە ئەوەی ئەکرێ قسەی لێ بکەین حتمما دەچینە سەرەوە پرسیارانەش. ساڵی سەرداری هەروەکو ئاگاداری دوێ شەو لە تەلەڤیزیۆنی پەرتۆ البەتە بە زبانی فارسی بەرنامەیەک لە رابطە لەگەڵ ئێتراز و خاست و متالبەی معلمان بڵاو بوو. حەزەکەم لە زبانی ئەو بیسم سەبارەت بەم ئێترازە سەراسەریە کە خۆت بە وردی ئیشارەت پێکرد
بەرخوردی معلمان و اعتراض و ناڕەزایەتی معلمان لە کوردستانە چون بەرنامەکەش بە کوردیە لەسەر مەبرێ فوکوت بین چەندێک هەواهەنگ بووە چه اتفاقاتێک لە کوردستانە لە رابطە لەگەڵم اعتراض و خاصی معلمانە سەراسەری لە معلمانی کوردستان ڕووی داوە. بەڵێ معلمانی کوردستانی ژوەکو باقی معلمان لە سەراسەری ئێرانە هات نەمەیان مەساڵڵێت تۆ تماشای شاری مەریوانەکەی بە جەمعیەتێکی بە نسبەت کەمەوە خەڵکێکی یەکجار زۆر مەسەڵان معلمانێکی یەکجار زۆر هاتوون بەحسەکەن قسەکەن جەدەلەکەن قەتنامە خوێنەوە داخوازەکان خۆیان مەترحەکەن و مهمتر بە نەزەر من لە گشتی ئەوەیە نەتەنیا لە شارەکان کوردستانە ئەم ئەترازاتە ئەتوانم بێژم زیاتر لە 70-80% ژنانن وا لە سەفی پێشەوە سخەنڕانن قسەکەن ئێعترازەکەن سینیان ناوەسە بەرەو جواب سەرکوتگەران جمهوری ئیسلامی نانەوە و زۆر ڕۆشن بەرحاڵ تەقابلەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی و سەرکوتگەرانە بۆ ئەوە کە بتوان مەسەڵەن داخوازەکان خۆیان بەدەست بێن مەسەڵەن لە سنە لە مەریوان لە سەقز لە باقی شارەکان تر هاو ئاهەنگ لەگەڵ باقی سەراسەری ئێرانە ئەم ئێعترازاتە بەرگوزار بوو قەتنامەی خۆیان سادر کرد سوڕانیان کرد و دوێشەوە هاوڕێیانی ئێمە بە زمانی فارسیش هەر لە موردۆ تەوزیحیاندا ئێمە ئەمانزانی و پێشبینی ئەوەمان کرد و باتەوجە بە سابقەکەی کە ئیمڕۆ لە سەراسەری ئێران و شارەکانی کوردستانە ئەم تەجەمعاتە بەم وەسعەتە بڵاوە بێ هەر بۆیە هاوڕێیانی ئێمە لەو بەرنامە قسە و باس خۆیان و فراخان خۆیان و حمایەت خۆیان و هەرچێوا لە دەست ئێمە هادووەکو حیزبی حکمەتیست مەسەڵان قسە و باسی لێکراوە خۆشبەختانە ئیمڕۆ دیمان ئەو تەحلیلە وا بوو ئەو بۆچوونەوە بوو کە ئەم ئێعترازاتەوە لە هەفتەی گوزەشتەوە ئەم مەرزوون بەم وسعەتەیە معلمان هەمیشە یەکێ لە قشرگەلێ بوون و کۆتا نەهاتوون هاتوون سەمەیان ئەحتراز خۆیان کردەوە وەلێ بە ئەتەوجە بە ئەو تەحلیلە و ئەو بۆچوونەوەیەمان ئەمانزانی ئیمڕۆ لە سەراسەری ئێران و بە تەبعی ئەوە لە کوردستانیشە ئەم تەجەمعاتە بەرگوزارە بێ هەر بۆیە دوێشە و ئەم قسە و باسە کرا خەتاب بە معلمین خەتاب بە محەسڵین خەتاب بە خەڵکی تێکۆشەری شارەکانی ئێران و کوردستان ئەم فراخانە درا و قسە باسی لێکرا و خۆشبەختانە ئیمڕۆ ئەبینین کە چەنێ ئەو بەحسانەوە دوێشەو کرا منتەبق بوو لەگەڵ وەزعیەتێکاوە ئیمڕۆ ئتفاق کەوت لە شارەکانی کوردستانە. سپاس بۆ تەوزیعەکانت ساڵی سەرداری هەروەکو خۆت ئیشارەت پێکرد و کۆمەلگا و هەموو خەڵک ئاگادارن کە معلمان لە دەیان و سەدان شاری ئێران دەستیانداوە بە ئێترازاتێکی باشکوو و پێشتر بازەوا کرا ئێتراز و ناڕەزایەتی معلمان سنفیە بەڵام دقیقاً لەم ئێتراز و خاست و متالباتەیەمان ئیشارە بواکەن خاستی ئێمە تەنها سنفی نییە لە بەشەکانی تری کۆمەلگاش دفاعەکەین و هەروەکو تۆش ئیشارەت پێکرد ڕۆژی پێنجشەمبە ئێترازی سەراسەریان بانگەوازدا بوو فراخاندا بوو ئێوە ئێترازاتانە چۆن ئەرزیابیەکەن و چۆن دەکرێت لەم ئێتراز و مبارزاتەی معلمان بەشەکانی تری کۆمەلگا پشتیوانیکەن دفاع بکەن تا معلمان بە خاست و متالبە بەرحەقەکانی خۆیان بگەن. من پێم وایە کە معلمان بەم کارەوە کردیان ئەوڵان ئەلعان جمهوری ئیسلامی کارێکی کردووە هیچ شتێک لەو جامعانیە کە ڕەنگ و بۆی سیاسی پێوە نەبێت چون جمهوری ئیسلامی کارێکی وای کردووە تۆ ناتوانی سرفەن لەو جامعە بێژی کاکە من فقط دەسەگرم بە کڵاوەکەی خۆمەوە فقط لە شوێنەکەی خۆمە لە سنفەکەی خۆمە ئەم کارەکەم و بۆیە معلمانیش وەکو ڕۆژ ڕۆشن ئیزهاریان کرد کە بەحس ئێمە سرفەن بەحسینێکی سیاسی نییە وەختەیە ژن جالەوە کە مەسەڵان تەبەقەبەندی ئاوای لێبێ هەمسان سازی ئاوای لێبێ نازانە فڵان وەختەیە ژن ئاموزش ڕایەگان بۆ هەرچێ محەسڵە لەو جامعە ئەمە زۆر سیاسیە زۆر ڕۆشنە یانێ ئەبێ ئیمکاناتێک وا ئیسەها لە اختیار دەستگاهای سەرکوتگەر و دەستگاهای عەریز و تەویل دادگا و ئاخوند و حەوزە و فلان فیسانە کەوێتە اختیارە و جوانانە ئەو محەسڵانە
تبقي ئسهاری خۆیان 3 میلیۆن مەرزور ئسهار مقامات جمهوری ئسلامی 3 میلیۆن دانش ئاموز ئیمساڵ فقط بەخاتر ئەوە کە پوڵیان نەبووە ئیمکاناتیان نەبووە چنە مەدرسە مەحروم بوون و بە نەزەر من ئەگەر مۆزە ئیدامەی بێ ساڵێتر ئەوێ بە 9 میلیۆن 10 میلیۆن وەزعەکە واسە یعنی تۆ وەختێ تماشای مەسەڵان جامعەکەیەکەی معلمان و بازنشستەکان هانە ژێر خەتی فەقرا نیوەی خەتی فەقرا ئەلان خۆیان جمهوری ئسلامی وتیانە 12 میلیۆن ژێر فەقرە دەی ئەم معلمانە 8 میلیۆن و بازنشستە 6 میلیۆن و نازانم بۆ خانەوادەگەلێوە وەزیەتی ئاوایان هەست و مناڵیان هەست و کرێچین و فڵان فسەر ئەم پوڵە بەم گرانی و هینەوە ڕۆژ بە ڕۆژ سەیر سعودی پەیاکە و ئەچێتە سەر و تەوەڕم هەست و نازانم فڵان هەست و فیسار هەست ئەسڵ بەشیش ناکە بۆیە من پێم وایە معلمین تەنیا خاستی سنفی خۆیانیان نەبوو دروسە تەشەکولێک واسییان سەرسەری ناوی کانون سنفی ئەم معلمانە وەختێ وەلێ لە ئازادیەکان دفاعەکەن وەختێ لە حەقی تەحسیلی ڕایەکان دفاعەکەن وەختێ بێژن بێهداشت و سلامەت بۆ هەرچێ کەسە من ێژم هەوا خواردن ئا لەو جمهوری ئیسلامیە واقعاً سیاسیە گۆرانی وتن سیاسیە چون ئەم ڕقسکردن سیاسیە یعنی جمهوری ئیسلامی وای لێکەوە ئیتر تۆ پاچ ڕەسەد بەوە کێژاغا سلامەت حق هەرچێ ئینسانە لە سلامەت بۆ هەرچێ کەسە بێداش بۆ هەرچێ کەسە نازانم کار و تەحسیل بۆ هەرچێ کەسە و حتا لە قەتنامەکانیان ئەگەر تەوەجۆتان کردبێ باز ئەوە ئەکەن ێژن ئێمە تەنیا بۆ خۆمان نییە ئێمە بۆ کرێکاران بۆ پەرستاران بۆ ئەقشاری تۆهی دەستی ئەو جامعەکە هاوسەرنشت ئێمە دفاعیان لێەکەین وەختێ بەحس ئەوەکەن هەموو زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بێ و لەبەر هەموویانەوە ئەو کەسانەوە ئەلعان لە زیندانان وەکو عەبدی و بەهشتی و نازام لە معلمین سەرشناس و کەسانێکی زۆر فعال و ناسراو بوون لە ئینا وەختێ داوای ئازادی ئەوانەکەن معنیەوەسە خواستەکانیان غێز خواستی سنفی کە ێژن دەبێ هەمسانسازی بێ دەبێ نازانم پوڵەکانیان چێتە سەر ئەمانە ڕوتبە بەندی بێ کە ئاعترازیان هەست مەجلس هەفتەی گوزەشتە دوای ئاعترازەی واکردیان شتێکی بچووک فەرز کە تۆ مەسەڵەن 100% دەخوازیان بووە 5% مەسەڵەن لە مەجلیس هینیان کردووە تازە ئەلعان سپای پازایان و ڕۆزنامەکانیشن حتا مدعی بوو نێژەی ئەمە معلم دەمهارەکە 5% لە خواستەکانیان مەجلس مەجبور بووە هێنی کات قبولی کا و کە تازە وتیانە ئەم 5%دیشە ساڵ 1400 ناچرە پێیجرا یعنی یەک تازە وەژ ئیجرا نەکراوە قەولێکە داویان قەولێکە دایانە مەجل توێسی وەلێ هەر لە ئیسۆ ێژن ئەمە ئەگەر ئاوابێ سپای پارێزاران و ئیتراعات و دەم و دەستگای سەرکوتگەری ئەمنیەتی بەمەش ناڕازینی ئەترازیان هەیەبەوە وەلێ بۆ خۆیان کە ئەچن میلیۆن ئەدزن میلیۆن ئەیان بە حیزبوڵای لوبنان و حوسی نازانم یەمەن و ئەو دانەکە مهم نییە بەشێک زۆر لە جامعە کە معلمین بن داخوازێکیان هەست ئەو جامعە واقعاً بەشێکی زۆری ئەوان بەخێویەکەن فەرهەنگی ئاموزشی فلانی فیساری بەتەوا ئەو سەرکوتگەریانەوە بەرامبەر بە معلمەکەن دەخەن نەقشێکی زۆر مهمی هەیە لە ڕاگرتن جامعە و زینومان جامعە بۆیە ئەمان مەسەڵەن حتا ئەوەشیان پێ هین نییە بۆلێ هەروە کە ئیشارەم پێکرد ئیدامەی بین کە مەسەڵەن چ متالبات و چ خواستگەلێکیان مەترەحکردوە ئەمڕۆ لە قەتنامەکانە ئەکرێت تەوزیحاتی زۆرتر لەم بوو شۆ بدێ بەڵێ سپاس بۆ تەوزیحەکان لەم قسە باسانەدا ئیشارەت کرد بەوەی کە 3 میلیۆن دانش ئاموز بەهۆی دەستەنگی و نەداری و هەژاری و فەقرێکە پیان تەحمیل بووە لە چون بۆ مەدرسە و ئامۆزش و فێربوون مەحروم بوون و هەروەکو ئاگاداری ئێمە چەندین ساڵە ئاگادارین مەسەلەی ئینتیفاعی بوونی مەدارس و ئامۆزش بۆ ئەم خانەوادە کەم دەرامەدانە ئیدی تەنگی پێ هەڵچنیون بەهۆی فەقر و نەداری و مەحرومیەتێکە هەدا
و یەکێ لە خاص و متالباتەکانی معلمانەوەە کە ئامودش و پەروەرژڕایەگان بێ ئایا لەمە بەرهەقتر و ڕۆشنتر خاص و متالبە هەیە کە یەکێ لە داخوازیەکان یەکێ لە خاڵەکانی معلمانە لەو کۆمەلگا کە دەرجە جوابدانەوە بە هەزاران و ملیۆنها ئینسانی مەحروم و فەقیرە؟ معلومە کە لەوە بەرحەقتر هیچ خواستێک نییە، بەڵام خۆ مەسەلە خواستەکە تەنیا نییە کە معلمان یا خەڵکی ئازادی خواز مەترحیکەن، مەسەلەوە سەد جمهوری ئیسلامی یا حکوومەتێکە لە سەرکارە جواباتەوە بە ئەمە. بە نەزەر من ئەم گوێی خۆی لێ کەڕ کردووە مەگەر بە قەول شێعێژێ بەهین کونی تێبکەی مەجبوریەکەی فقط یەک شت ماوەسە بۆ ئەو خەڵکە و بۆ معلم و بۆ محرومین لەو جامعە، ئەویش اعترازێکی دەسە جەمعیە کە ئەلئان ها لە ئارا واقعاً ئەم اعترازات و تەجەمع و تەزاوراتانە ئیتر ئەو پەڕی خۆی خەریکە قدرەت خۆی نیشانەدا و لە بەرچاوی چودانم هەموو کەسۆ ئەم توانە ئەم ئەتمادە ئەم لێهاتوویە ئەم قدرەتە نیشاندرا ئەم یەک دوو هەفتە لە جامعەی ئێرانە و شاید لە سەتحی جەهانە یعنی لە چەند ساڵ ڕابردووە ئەم دوو ئەترازەوە کراوە و معلمین کردوانە کەموێنەیە گە بێژم بێوێنەیە وەلێ کەموێنەیە تۆ وەختە سەرتاسەری ئەو جامعە مەشغوڵەکە بەخۆیەوە، سەرتاسەری ئەو جامعە تێتە کوڵ، سەرتاسەری ئەو ئینسانانەت بۆیان مهم نییە ئیتر وەختی سوحرانە قسەیەکەن کە ئەیان گرن دوایی یا نایان گرن، یەکێ بە ئاشکرایە ژەژێ بێن هەر لە ئیسۆ بمگن بمکوژن من گیانم ها لەم ڕیا بەڵام قسەی خۆمەکەم. ئەمە تەنیا یەک نەفەر نەبوو، ئەمە قسەی یەک معلم نەبوو. ئەگەر یەک بە یەک تۆ مەسەڵەن لە شیراز، لە تاران، لە سەقز، لە مەریوان، لە سنە، لە هەر شوێنێکی ئەو جامعە چایلەکەی هەموو سوحرانەکان ئاوا ئاتەشین بە حەرارەت بە ئەحساس مەسئولیەت و جەسورانە و بێباکانە خەریکن قسەی خۆیان بەرابەر بە حاکمیتەکەن کۆڵمان نەیەندواوە. مەسەلە وەسە کە جمهوری ئیسلامی سەروەت و سامانێەوە ها لە اختیاریە نایخاتە خزمەت ئامش و پەروەرش و معلم و محەسڵ و ئەوانە خۆ تەنیا مشکڵەوە نیە کە 3 ملیۆن بێکارە. ئێمە شتگەلێک ئەبینین مەدارسێک ئەبینین لەژێر کەپرا لە بەلوچستانە، ماڵە ڕووخاو گەلێ ئەبینین وا لە ڕەتی بە هیچ ئستانداردێکی حتا کشوەرهای دواکەوتو نییە لە وڵاتێکەوە بەسەر نەوتۆ بەسەر سروەتۆ بەسەر سامانۆ زندگیەکە مناڵانی حتا ئەوانەی وازایەنشنە مەدرسە بخاریان نییە، قەڵم و قازیان نییە، جوزانم معلمەکەیان مەجبورە بەشێک زۆر لە مشکلاتەوەسم معلمان ئەلئان بۆ بەخێوکردن خۆیان و خانەوادەکەیان خۆ پوڵەوە ئەیەن پیان 6 ملیۆن و 8 ملیۆن بەش حیج ناکە، مەژون بچن 2-3 شغل بکەن شەو بن بە ڕایەندەی سناپە نازانم تاکسیە هەرچێ کەس بۆ ئەوە بۆ فەرزکە خۆی و خێزانەکەی و دوو مناڵیان بێ ممکن نییە بە 20 ملیۆنیش زندگیان تەمین بێ بەتایبەتەکە کرێچی بن لەم سەردەما بۆیە مەجبورە چن کارەکەن وەختێک کارەکەن مانوو مردوو ئەگەرنەوە واقعاً على ڕغم مەیل خۆیان ئەو تەوان و ئەنرژی و ئەوە نییە کە لەگەڵ محەسڵات سەر و کەلە لێ بن چودان فێریان کەن یارمەتی زیاتریان بکەن لە خارج لە کلاس دەرسەوە هۆشیان پێ. ئێمە زانی ئامش پەروەرش بەشێکی سەر کلاسە، ئێمە معلممان بووە دەورەی من وها بووە واقعاً لە دەر کلاسەکانیشۆ ئەگەر محەسڵێک مشکلی وایە بەشێک لەو معلمانە ئەچون بەدەمیۆ بایانە کرد دڵخۆشیانە کرد لەگەڵ خانەوادەکە تەماسی ئەنرژیەک بوو بۆی و لە خۆی ئەنرژیە بۆ هیچ معلمێ نەماوەسەوە کە محەسڵەکانی کە بەو وەزعەوە بەو لیباسە شڕەوە بەو بێ ئیمکاناتی بەو مەحرومیەتەوە هەستیان ئەچر سەر کلاسکان بچێ مەسەڵەن دڵخۆشی باتۆ یارمەتی بکە هۆشی پێوە بێ لەگەڵ باوک و دایکەیە قسە بکە، یانێ وایان کردوە بە خەڵکە لە معلمەوە بیگرە تا دایک و باوک والدەین محەسڵ و نازانم ئەوانە ئەسەن بێزارن بێتاقەتن. ئێمە کارێکیان کۆجموسای ڕۆژانە خەڵکە بینین چوزان بە تەورەیان لەیەک تەقاکەن لەیەک بە ماشین ئەدەن لەیەک، یعنی ئەو جامعیان ئەوا تووشی هین کردووە. بەڵام بە گشت ئەمانەوە ئەم چەند حرەکەت
زەرفی یەک ساڵ ڕابردووە ناو کرێکاران لە نەفت لە حەفتەپە لە شوێنەکانی تر پترۆشیمیەکان و خۆشبەختانە ناو معلمینە کە یەک ساڵ ڕابردووە هەر بووە و ڕۆژ بە ڕۆژ تۆ سیر ئەم اعترازاتی معلمین و ئەوانەکەی ڕۆژ بە ڕۆژ ئەیبینی کە مەسەڵەن ڕوو بە ڕۆشتە ڕۆژ بە ڕۆژ ئەیبینی کە زۆرتر دەخاڵەتەکەن ڕۆژ بە ڕۆژ ئەبینی کەسانێکی زۆرتریان قسەکەن جەسارەت بە خەرجادەن گیان گەیوەسە ئەویان واقعان حەقیشیانە آخر بە چه حەقێ ئەو خەڵکە ئەو معلمانە ئەو محەسڵانە ئەو دانیشتوانە دەبێ مەحروم بن بۆیە حەقی ئبتداییە کە تەحسیڵی ڕایەکان دەبێت تەمین بێ بەڵام ئەوە تەنیا متالبەیەکە ئەشێ بە زۆر بیسەپێنی بەسەر جمهوری ئیسلامیە بە زۆر نەبێت جمهوری ئیسلامی هیچ کارێ ناکە ئەوە نییە 5% قبول کردووە لەولاوە سپای پازان بۆ خۆی یەژێ ئەمە دەم هەراشە بن و نەبسوورە بن و سۆزی داخوازی تر مەترەحەکەن بۆیە من پێم وایە نەتەنیا حەق بێهداشت سڵامەتی ئەو مناڵانەوە ئەچن دەرسە خوێنن تەمینی ئیمکانات و کتێب و نازام قەڵەم و گشت وەسایل هەر ئەو مناڵانەوە ئەچن لە ستوح مختلفە هەر لە ابتدایی و هەتا ئاخر دەرسە خوێنن ئەخۆ بەشێکی ئەوەسە بەشێکی شتگەلێک خەریکن تەحویڵ مناڵان و ڕەتی بە دنیای ئیمڕۆ نییە گوێتە حتمما لەو مەلا و نازانم ئەو دروسە گرتووە وا چیێژن و دەبێ مەسەڵ لە مەدارسا چی تەدریسکەن بۆیە وەلێ بەگشت ئەم مشکلاتۆ وەختی ئینسان ئەم ئەعترازە بینێ ئەم یەکگرتوویە بینێ ئەم شەهامەت و جەسارەتە ئەم قەتنامانە بینێ و تەنیانە تەنیا لە خۆی بەڵکو لە جامعە لە کل ئەقشار و تەبەقات جامعە دفاعەکە دڵخۆشە ون پێم وایە جمهوری ئیسلامی دەرەقەتی نایە مەجبوریە کاکە بەشێکی زۆر لەم متاڵباتە دەبێ حتمما تەمین بێ معلمین و محەسڵین تەسمیان گرووە ڕەحەت نەشنە ماڵەوە چنانکە هەفتەی گوزەشتە ئەو شتیان مەترەح کرد ئەم هەفتە نەچوونە ماڵەوە و ئێمە چاون یەک مەسەلەی تر کە لەم قەتنامانە هەموویان لە حەچێ قەتنامە وتراوە دەبێ هاوکارانی ئێمە دەبێ ئازاد بن هیچ معلمێ نابێ لە زیندانە بێت ناو چەند چێرە و ئینسانی مەشهور و خۆشناو باسکراوە لە قەتنامەکانە و خوازیاری ئەوەن نەتەنیا وەختێک تۆ شعارەکانیان تەماشاکەی لە تەزاوەتکە نەتەنیا هاوکارەکان خۆیان بەڵکو ێژن زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بن حەقی بیمە و سڵامەت و نازانم چی دەبێ بۆ هەرچی کەسە دابین کرد بۆیە من وازانم تەجەمعاتێکی سیاسی ڕوو بە پێش گستەردە و جێی دڵخۆشیە ئومیدوارین کە بە نەتایج زیاتر لەمەوە هەست بگات زۆر سپاس بۆ سەودی هەموو فەسەلەکەت ساڵی سەرداری هەروەکو ئەزانین لە تەواوی تولی عمری جمهوری ئیسلامیە جز فەقر و فەلاکەت و بشێوی لەو کۆمەلگایە بۆ کۆمەڵانی زۆری خەڵک حاصڵێکی تری نەبووە حاکمیەتی جمهوری ئیسلامی هەر لەم ڕۆژانەشە حتمما ئاگاداری بێسا بودجەی پیشنەهادی 1401 کە ڕئیسی بردوێتە مەجلیس ئەمە دەرەخاکە 75 تا 80% بودجەی نەهادهای سەرکوتگەر و نەهادهای ئیسلامی و فەیزیەی قۆم و ئەم هەموو سەروەت و سامانە کە لەو کۆمەلگایە ئەمەیان تەسویب کردووە نە یەک قەدەم بە نەفعی ژیانی خەڵک و معلمین و دانشاموز و 3 ملیۆن دانشاموزی مەحروم وەرجیان لەمانەش ئەمە بودجەیەکە کە پیشنهادیان کردووە لەم ڕۆژانەشە شاهدین جەهاگیری و شیفتی جمهوری ئیسلامی ئەمە لەو ئیمام جومعەکانی لە ڕاستیا بازەواکەن خەڵک دەبێت لەم ژیانە خراپە کە هەشێتی قەناعەتی زۆرتر ببێ تەحملی زۆرتر ببێ سەبور بێ داخوازیەکانی مەترح نەکە و جمهوری ئیسلامی هیچ بەرنامە و پرۆژەیەکی نییە لە تەی ئەم 42 ساڵەدا ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە جهەتەکەی ئەوە نییە کە لە جهەتی ڕەفا و ئەمنیەت و ئاسایش خەڵکە هەنگاوی هەڵگرێ ئایا دەکرێت ڕێگا حەلێکەدا بۆ زاڵبوون بەسەر ئەم هەمووە نابەرابەری و زەخت و زۆرە و فشاری جمهوری ئیسلامی چڕایە حەلێکەدا و دەبێت چ بکرێت ئێمە هەمیشە باسمان کووە هیچ ڕێگە حەلێک کە پایانی نابێت غێرز ئەوە جمهوری ئیسلامی دەبێت بڕوات یعنی جمهوری ئیسلامی
تۆ ئیشارەت پێکرد بە تایبەت دوای ئەم دەورەوە ئەم قاتڵانە لە ڕئیسیەوە بگرە کە جوزی هەیئەتی مەرگ بووە بۆ بەڕێی جمهور تا جەنابی قالیباف و ئیژەیی و قاتڵین تر تا وەزیر وەکیل ئەحمەد وحیدی ترۆریست و ئەوانە خب معلومە کە 75% بودجەی نظامی و سەرکوتگەری سەرکوتگەرەکان ئیزافە ئەکەن لەبەر ئەوە نیازیان هەست پێی بۆ ڕاگرتن خۆیان مەجبورن کارە بکەن اتفاقاً تەشخیص خاصیان داوە ئەزانن ئەگەر مەسەڵەن ئەم کارە نەکەن و هێزە سەرکوتگەرەکانیان تەقویەت نەکەن لە سفوفی ئەوانیشا خەڵک ئەکەوێتە ئەم جەناحە بەرامبەرەکەیەوە هەتعان تۆ چاوی لێ بکەی ڕۆژ بە ڕۆژ ئەم سەفەی ئەوان بەرحاڵ خەڵک لێی ناڕازیە بێ لە ئەفسەرۆ بیگرە چوزانم من دیومەیتر لە دنیای مەجازیە بڵاوە بووە هینەکانیان ئەمە کارێکی کردوە کە حتا لە ناو خۆشیانە توش مشکل و گیر و گرفت بوون ئەم نەوعە لە حکوومەت مەسەڵانە بینی ئەم هەفتە شتێوا داغ بوو عەلی لاریجانی وا مشاور خامنەیە 3 دەورە ڕئیس مەجلیس بووە لەگەڵ براکەیە کە ڕئیس قۆی قەزاییە بووە ئالان کەوتنە سەر تەقابل لەگەڵ جەنەتی ئەو ئایەتوڵای مەسئولی شورای نیگهبان گەرەکمەوە بێژم وەزعەکە نییە ڕۆژ بە ڕۆژ تونترە بێ بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەوان هیچ ڕێگەیەکیان بۆ نەماوەسە بۆ ئەوە فقط لەبەر بە حربەی سەرکوت خەفەقان ئیعدام ترۆر ئەوانە متەوەسل بوون بۆیە احتیاجی هەست بۆ سەرکوتگەرەکانی خۆی مەسەڵەن پوڵێ زیاتر ئەگەر شتێک هەست بۆ ئەوانی تەرخانەکە خۆ معلومە غیرەز ئەمە بواە بنیامژە تعجبی کردایە دوتای بودجەی مەسەڵەن سوپای پازان و ئیطلاعات و چوزان حوزەی علمی و فڵان فسەر با کەمەوە بێ با هین معلمین زیاد بێ با هین کاریگەر زیاد بێ با بیمە بۆ مردن بێ با بێهداشت فڵان بێ با بۆ عەلەی کۆرۆنا بێ ئەو ئینسان نەکوژێ لەو جامعە بۆیە زۆر تەبیعیە هیچ ڕێگەیەک غیرە سەرنگونی جمهوری ئیسلامی نییە هەموو ڕێگانە مەسەڵەن ئێمەکەنە ئێمە لە وەڵەوتومانە دەبێ بڕوات حەقیشمان بوو لە ڕۆژی 43 ساڵەوە بەروتمان ئەمە ئەم حکوومەتە زدە خەڵکی دەبێ بڕوات هیچ نەوعی لە ئیسلاح و نازانم فلان و فیسار و ڕۆفرم ممکن نیە لەم دەوڵەتە و دیمان ممکن نەبوو خاتەمیان هاوت ئاغای کلیل بەدەستیان هاود ڕۆحانی ئەحمەدی نژاد کەوتۆسە ئەو موقعیەتەوە ئیسش ئاغای ڕئیسیان هاوردووە فقط و فقط دەبێ بڕوات ئەویش بە چیەکێ بەنظر من بە اتحادێ زیاتر نمونەگەلێک وا لە زەروی 2 ساڵ گوزەشتا کاریگەر معلم پەرستار بنیامگەل سیاسی ئەقشار یعنی بەتەنگ هاتووە دە جمهوری ئیسلامی و وەختێ تێن و اعتراضەکەن و کۆتانایەن بەنظر من سەرنجام ئەبێتە باری سەرنگونکردن جمهوری ئیسلامی چون خەڵک ناتوانێت ئیتر تحمل مۆزعی نییە حتا ئەگەر خۆشی گەرەکی نبێ وایان لێکەوە کە بێتە مەیان بێتە خیابان ئەتراسکە بلەخرە مناڵەکەی نەمرێ لە برسە کوڕەکەی دزانم تویان چێتە مەدرسە 3 ملیۆن ئیمساڵ تەحسیڵیان کردووە هاوڕێ عەبوو ئەنا 10 ملیۆن مەحرومن ئەگە تۆ چاو لەوە بکەی 10 تا 15 ملیۆن مناڵ مەحرومن ئیمساڵ 3 ملیۆن نەهاتونسەوە مەدرسە ئەو ئامارە وانیە کە فقط 3 ملیۆن مەسەڵ ناشنە بەسە 3 ملیۆن ئیمساڵ تەحسیڵیان کردووە جا حەسێو کە باقیەکەی و چەند ساڵەکە نهاتوون و تەزانە ئاوای چون واقعان ئیمکانی نییە بۆ ئەو خانەوادانە بەم خەرجەوە و بەم وەزعۆ مناڵ بنێن بۆ مەدرسە دەبێ بینێرن بۆ دەستفرۆشی دەبین لە قەرا خیابانە ماشین نازانم پاکۆکە بۆ ئەوە هەر لە ئیسەوە خانەوادای کاریگەری و معلم و شدام ئەقشار توهی دەست مەجبورن مناڵەکان لەجێوە بنێن لە مەدرسە مەجبورن کە بۆ ئەوە کۆمەکێکا بە دەرامەت خانەوادە بیان نێرن لەو سنە مناڵیا کە ئەبێ مەسەڵەن لە مەدرسا بوون و ئێستادادەکەیان دەرکەوە شکوفا بێ مەجبورن بچن کارکەن و یەکێ لە داخوازەکان بە حەق معلمانە مەسە کە بێ ئەو ئیمکاناتە دابین بێ بۆ ئەو مناڵانە لەسەر کلاسی دەرسابن لە جێوە لە خیابانە خەریک سپاس بۆ تەوزیحتان لە ساڵی سەرداریەوەی کە بە تەجروبە ثابت بووە ڕۆژ بە ڕۆژ ئەوزاعەکە بە زەرەری خەڵک لە باوری
فەقر و فەلاکەت و بەرەو خراپتر چووە و جمهوری ئیسلامی قەسی گوشایشێک یا ئێقداماتێ لە رابطە لەگەڵ ڕەفا و ئاسایشی خەڵکە بە تەجروبە لە تەیم 42 ساڵەدا نیشانی داوە غەیرەممکنە و بە موازاتی ئەم هێرش و سەرکوت و زەخت و دۆرانی کە جمهوری ئیسلامی وەڕێخستووە ئێعتراز و ناڕەزایەتی بە پانایی ئێران دژ بە جمهوری ئیسلامیش وجودی هەیە. پس مادامە وەختێ معادلە ئاوایە جمهوری ئیسلامی فشاری هێناوە و ئێعتراز و مبارزەش بە پانایی ئێران وجودی هەیە، هەدەفی ڕژیم لەم هەمووە فشارهێنان و سەرکوتگەرانی سەرکوتکردنیەی چییە؟ ئایا واقعاً دەتوانێت لەمە زیاتر ئیدامە بە فشار و زەخت و زۆر و مەحرومیەتی و کۆمەلگا بدا؟ مطلقاً نه، چون گەیوەسە یعنی ئاخرین حەد، یعنی توان قبولکردن تەحملکردن ئەم فەلاکەتە، ئەم فەقرە، ئەم سەرکوتگەریەوە بەسەر خەڵکا بەتابەت ئەقچاری کرێکار و زەحمەتکێش و معلم و پەرستار و ئەوانەوە بە هەرحاڵ کارمەندانی خوارەوەی ئەم ڕژیمن ئیتر مطلقاً بۆیان ممکن نییە، ناتوان و جمهوری ئیسلامی ئەزانێ هەر بۆیە سعیەکات جارجار مەسەڵەن لەسەری بگزەرێنێ نیم کەلاج وەزعەکە ڕەتکە. ئەگەر مەسەڵەن ئەم ئێعترازاتە ئەگەر بیزانیایە دەرەقەتیە باوەڕکە سەف ئەوەڵ یا بەرگولە نیوەیە کوشت، بەڵام ئەزانێ خەڵ ناشنە ماڵەوە. یەکێ لەم بەینا فیلمێ بڵاوە بووە کە کەسێک لە خۆیان باس لەوەکە کەخیگیان ئێمە تەجربەی شاهیدەوەمان بە ئەوە کە لەگەڵ ئەم معلمانە ئاوا بکەین، ئەوە زۆر کەسمان کرد، ئەوە چەند کەسێن هەر لە زیندانە، زۆر کەس ئەدام کران، بەڵام خۆ نەچوونە ماڵەوە. ئەوە نییە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن، دەنێت دەبێ ڕێگەیە تر پیاکەن. بۆیە من وازم ڕێگەیەکتر بۆ جمهوری ئیسلامی نەماوە. جمهوری ئیسلامی نە لە زەرفیەتە، نە لە تەوانە و نە لە ماهیەتە هەست کە مەسەڵەن بێت مەسەڵەن کارێ بکە. ئەسڵ ممکن نییە بۆی بینێ تەلاشی ئەوەسە کە مەسەڵەن توزانم بە لەگەڵ بەرجامە تۆزێ بەشکەم بە نەتیجەیە بگەن امتیاز سێنێ لە ئەمریکا و مقدای لەم پۆڵ و هەراو بەزمە بۆی ئازادکەن کە بەشێک لە مشکلات خۆی حەلکە. ئەویش نە مشکلات بۆ کاریگەر و زەحمەتکێش و ئەقشارتۆی دەست بۆ نیروە نظامیەکەی لە سەف خۆیان بمێنەوە بتوانە سەرکوتکەن بۆی ڕاگرێ. حتا ئەو قودەتیشی نەماوە، ناتوانێت تازە هیچ ژێربەنایەک ناتوانێت جمهوری ئیسلامی لەبار اقتصادی و جواب باتەوە بە مشکلات و بحرانەکانی، حتا ئەگەر هەموو دارایەکانیشی لە چزانم ئەمریکا و غەرب و ئەوانە بۆی ئینکەن بەش هیچ ناکات. بۆیە هیچ ڕێگەیەک غەیرە سەرنگونکردن جمهوری ئیسلامی نییە، هیچ ڕێگەیەک بۆ خەڵک نەماوەسە، بۆ کرێکار و زەحمەتکێش و ئینسانی بێکار و محەسڵ و دانشجوو هەرچێ کەسە حتا بەشە لە هێزەکان خۆشیان دەنگیان بەرزەوە بووە کە ناتوان ئەم وەزع قبولکەن. بۆیە هیچ چینێک نەماوەسە غێرز ئەوە ئەم تەقابڵە ئیدامەی هەیە و بە نظر من معلمین ئیمڕۆ بە شایستگی نیشانیاندا کە لەم موردەوە واقعاً لە سەفی پێشەوەن دەستیان خۆش بێ و هیوادارین کارەکانیان ئەقداماتیان ئەترازیان دەسە جەمعیتر گوستەرتر بێ و ئێمە هەر لە ئەوەڵەوە هەتا ئیسیش لە کەنار ئەوانە بووین و حمایەتمان کرد و حمایەتیان لێکەین. زۆر سپاس ساڵی سەرداری